لە 25 و 26 ئەم مانگە شانۆی نوکتەچی لە شاری کەرکووک نمایشکرا لە ڕێی تەلەفۆنەوە زۆر بەڕێز مەریوان زەنگەنە دەرهێنەر لەگەڵما لە نووسینگەی کەرکووکەوە. سڵاوت لێبێ کاک مەریوان، ئەم کاتت باش. سڵاو لێوەش، سڵاو لە بینەرانتان. سوپاس بۆ تۆ. شانۆی نوکتەچی باز لە چیەکە و لە نووسینی چێە؟ هەڵبەت شانۆگەری نوکتەچی کە لە نووسینی نووسەری گەورەی عێراقی عەلی عەبدنەبی زەیدیە و من کاری دەرهێنان نواندنم بۆ کردووە. هەڵبەت بەرهەمی تیپی شانۆی کەرکووکە. ئەم شانۆگەریە باسە کۆمەڵێ کێشە و گرفتی کۆمەڵایەتی ناو کۆمەلگاکەوە کێشە و گرفت و ئەو کێشە دەرونیانەی کە تووشی تاک دێتەوە لە ناو کۆمەلگەیە لە ڕێی بیرکردنەوەی نەگەتیفی تاکەکان خۆیان و لە ڕێی هەڵبەت ئەو نەهامەتیانەی کە بینیویانە لە ژیانیانە، ئەو نەهامەتیە بەردەوامانە، ئەو شکستە بەردەوامانی کە تاک لە ناو کۆمەلگەیە بەرەنگارێ بێتەوە. بەڵێ، بێگومان ئەم نووسەرە یەکێکە لە نووسەرە گەورەکان کە خاوەنی چەندین شانۆنامەیە و هەندێک ئاماژە بەواکەن کە کارەکانی یان بەرهەمەکانی یان شانۆنامەکانی کەمێک با بڵێن قورسە بۆ تێگەیشتن، یاخود دەبێت دەرهێنەر زۆر زیرەکانە مامەڵە لەگەڵ با بڵێن دەقەکاندا بکات. بەو شێوەیە مامەڵەتان کرد؟ بەڵێ هەڵبەت من لە سەرەتای هەڵبژاردننی ئەم تێکستە کە کۆمەڵێ تێکست من تایەسە بۆ ئەم نووسەرە وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. تایەسە بەرگی یەکەمی کتێبەکەش دەرچووە 4 شانۆگەری بوو، بەرەکانی تریش ئامادا بن بۆ ماوەی داهاتوو. ئەم تێکستە هەڵبەت ئەو برادرانی کە خوێندویانەتەوە زۆریان لا سیر بوو کە من وتم ئیش یەکەم، وتیان ئەم تێکستە هی کاری شانۆیی نییە، ئەمە توانی بیخوێنیتەوە، ناتوانانی کاری تێ بکەی لەبەری زۆر قورسە. مۆنۆدرامەشە، مۆنۆدرامە یەک ئەکتەر بەتەنها لەسەر تەختەی شانۆ بۆ ماوەی 1 سەعاتیش دەرەچێ، وتیان زۆر قورسە. بەڵام بۆ چوونی خۆم هەڵبەت من کە ئەوەی ئەیبینم تا ڕادێکی باش سەرکەوتومە لە تێگەشتن لە تێکسەکە و لە شیکردنەوەی تێکسەکە و لە بەرجەستەکردنی تێکسەکە لەسەر تەختەی شانۆ. بەڵێ، هیوادارم وەکو ئەو کەسانی کە هاتبووشن بۆ ئەو برادرانە هونەرمەندان و ئەوانەی تریش کە هونەرمەندیش نین تا ڕادێکی باش ڕازی بوون لە نمایشەکە و ینی ئەوەی کە پێویست بووە من بیکەم وا دیارە کردومە و بەرکەوتنێکی باشی هەبووە لەگەڵ بینەرە. بەڵێ، تۆ بۆ خۆت هەم دەرهێنەری شانۆیەکەیت و هەم ئاکتەریشیت. ئەمە کار ئاسانیە بۆ تۆ وەکو دەرهێنەر وەکو ئاکتەری ژیان ئەمە با بڵێن ئەرکی تۆ کاتە دوو ئەرک؟ بە دڵنیاییەوە هەر کارێکی شانۆی بۆ خۆی زانستێکە، هەر کارێکی شانۆی بۆ خۆی هونەرێکی زۆر قورسە، پێویستی بە پسپۆرێتێکی زۆر تەواو هەیە. من خۆمێکێکم لەوانەی کە زۆر باوەڕم بە پسپۆریەت هەیە، بەڵام وا دیارە من لە خۆم ڕائبینم کە ئەکتەر بم و نواندنیش بکەم و بشتوانم کاری دەرهێنان بکەم، بەڵکو سینۆگرافیاکەش خۆم دامناوی نمایشەکە، وەرگێڕانەکەشی خۆم کردومە. خۆشبەختانە ئەو کۆمەڵە خەڵکەی کە لەگەڵم بوونە من لێرە دەستخۆشییان لێکەم، مامۆستا سیروان عومەر کە کاری مۆزیکی بۆ کردوم، مامۆستا تارق ناسح کە بەڕێوەبەری شانۆ بووە و هەروەها مەشق و ڕاهێنانی پێکردوم لەسەر ئاکتەکان، زۆر هیلاک بەدەستمەوە. کۆمەڵێک گەنجیش لێرە کە هاوکارم بوونە، کاک هەوراز و کاکشاد، کاک یەحیا کاردۆ، نالی هونەر و گەیلان و حەیدەر، کۆمەڵێ گەنجی زۆر جوان و ئاکتیڤ و لێهاتوو و پسپۆر لە بوارەکانی خۆیانە وردەکار بوونە کە زۆر هاوکاریمیان کرد بۆ ماوەی ئەم چند مانگە لەگەڵ مابوونە و ماندوو بوونە من لێر دەستخۆشیان لێکەم. ڕاستە زۆر قورسە تۆ نواندن بکەی و دەرهێنانیش بکەی، لەبەرەوەی کاری دەرهێنان پێش هەموو شت بینینە، بە چاوی بینەر
بە چاوی دەرهێنەر بە چاوی نووسەر و تۆ زۆر قورسە خۆت نبینی و نمایش بکەی بەڵام خۆشببختانە من یعنی توانیم لە بەرەوەی 5 مانگە من بەردەوام لە پرۆڤۆ مەشق هەوڵم داوە زۆر بەجددی وردەکار بم لە ئیشەکە لە ئیشی نواندنە لە ئیشی دەرهێنانە بە بۆ چوونی من ئەگەر دەرهێنەر ئەکتەر نەبێ ئەکتەرێکی لێ هاتووش نەبێ لە یاری و گەمەی نواندن نەزانێ ناتوانێت کاری دەرهێنان بکات لەبەرەوە من خۆم سەرەتا ڕەنگە ئەکتەر بوو بێتم دواتر بوو بێتم بە دەرهێنەر ئەمە شوای کلۆ بتوانم کاری ئەکتەرێکە بکەم و خۆشەویستیشم بۆ ئەم تێکستە بۆ ئەم بابەتەی کە من ئەم جارە هەڵم بژاردووە وای لێم کردم زۆر ینی سوور بم لە سەرۆی کابێ ئەم کارە ئەنجام بدەم زۆر باشە هەندێک یان قورسایی وش و ئاستەنگی هاتوۆتە ڕێم هەڵبەت بەڵام هەوڵم داوە ئەم ئاستەنگانە وەلاخەم و بتوانم کار بکەم زۆر باشە ئەگەر ڕۆ بچینە ناو دەقەکە و لە ناونیشانی دەقەکەوە لە نوکتەچی دەست پێ بکەین هەست ئەەکەین کە شانۆیەکی گاڵتە ئامێزە یاخود ئەوێت چیرۆکەکان یان بەسەرهاتەکان یان هەموو ئەو کێشانەی لە ناو دەقەکە هەیە بە شێوەی تەنز ئامێز با بڵێن بیگەێنێت بەو شێوازەیە هەڵبەت نووسەر ینی بەمەبەستەوە نوکتەچی هەڵبژاردووە ئەو زاراوەی هەڵبژاردووە ئەو وشەی هەڵبژاردووە نوکتەچی وەکو کار و کەسابەت دێ وەکو کار و کەسابەتەکانی کە چیەکی لە دواوە هەیە هەڵبەت ئەم کابرایشی هێناوە پیشەی ئەوەیە کە نوکتە بکات بەڵام لە ڕاستیە کە نوکتەکانە گێڕێتەوە بە هیچ شێوە بینەر پێ ناکەنێ ئەو لەبەر ئەو نوکتانی کە ئەم باسی لێوەکە کۆمەڵێ نەهامەتی و دەردەسەریە کە بەسەر نەتەوەکانی دەوروبەرمانەوە بە تایبەت بەسەر نەتەوەی کوردە هاتووە لە گرتن و کوشتن و لە قەتڵ عام و لە ڕەشبگیری و لە ئەنفالکردن و لەو مەساتانی کە ئێمە بینیمە لە ژیانی خۆمان بەرجەستەیەکە ئەم کاری ئەوەیە کە نوکتە بڵێ بۆی پێی بژێت و لە هەمان کاتا بەرامبەر بەوە بەردەوام لە ترس و دڵە ڕاوچەیە بەردەوام شتێکی نادیار هەیە لێ ترسێ و چەند شتێکی دیاریشن وەکو ڤایرۆس و وەکو خێزانەکەی وەکو دەوروبەرەکەی بەگشتی لە هەموو ئەمانە ئەترسێ بەڵام دواتر لە کۆتایە کە سیرەکە ئەو لە وەهمێکی زۆر گەورەیە ژیاوە مرۆڤ ئەبێ لە هەموو دەوروبەرەکە نەترسێ و لە هەموو شتەکان نەترسێ و ئەبێ بەرەنگاریان بێتەوە لەبەرەوەی زۆر جار هەیە ئەوانی کە لێ ترسین مای ترسنین و ئەوەندە بەهێز نین کە ئێمە لیان ترسین و مرۆڤ ئەتوانێ بەرەنگاریان بێتەوە و پوچەڵیان کاتەوە و سەرکەوێ بە سەریانە زۆر باشە بێگومان تۆ بۆ خۆت هەم دەرهێنەر و هەم با بڵێن ئەکتەریشیت و هەم کارەکە کارێکی مۆنۆدرامیشە کەواتە ئەو خاڵانە چین کە ئەکتەرێک ئەبێ لە کارێکی مۆنۆدرامایە پشتی پێ ببەستێت ببوورە دەنگەکەتە بڕێت زۆر باشە ویستم پرسیاری ئەوە بکەم کە تۆ بۆ خۆت هەم دەرهێنەریت و هەم ئاکتەریت لە ناو شانۆیەکە و هەم کارەکە کارێکی مۆنۆدرامیە کەواتە ئەو خاڵانە چین یاخود ئەکتەرێکی مۆنۆدرامی ئەبێ پشت بە چی ببەستێ بۆ ئەوی کە بینەر بە دیار خۆیەوە بهێڵێتەوە ڕەنگە جۆم لە پرسیارەکەنەوە بێ هەمووی بەڵام ئەوەی من تێگەشتم ئەو خاڵانی کە ئەکتەر بە تایبەت لە مۆنۆدرامایە بێ ڕەچاوی بکە بۆی بتوانێ بینەر ڕابگرێ لە هۆڵەکەیە ئەم نمایشەیەمە هەڵبەت یەک کاتژمێر بووە تۆ کۆمەڵێ فاکتەر هەیە ئەتوانی بەکاری بێنی کۆمەڵێ ئالیەت تەیە ئەتوانی بەکاری بێنی بۆی وا بکەی بینەر ڕابکێشی بۆ لای خۆت تەنها لە نواندن نییە ینی وەکو کاری سینۆگرافیا کاری مۆزی کوردەکاریەکانی سینۆگرافیا ئێکسوار جلوبەرگ گۆڕینی کەسایەتی بە تایبەت
زۆر گرنگە لە مۆنۆدرامایە. من لێرە هەڵبەت 6 کەسایەتی جیاواز هەبوو بەرجەستەم کردو ناو نمایشەکەیە. گۆڕینی دەنگ و کەسایەتی و کارێکتەرەکانت ئەمانە زۆر کاریگەرن بەسەر بینەرەوە. بەکارهێنانی زۆر جار ئەبینی شێوازێ لە ئاهەنگسازی و احتیفالیەت و ئەکا کە بینەر زیاتر پەیوەست بێ بە کارەکەەوە. بەکارهێنانی تا ڕادەیە کۆمیدیا لە نمایشەکە مەجنەی کۆمیدایەکی زۆر زەق و ئاشکرا بێ، ڕەنگە تەنها بزێ بێنێتە سەر لێوی بینەر و ئاسوودەی کاتەوە. بەڵام ئەم بۆ خۆی زۆر گرنگە کە تۆ بەردەوامی بدەی بە بینینی بینەر و متابعکردنی بینەر بۆ کارەکە و کاریکردنە سەر بینەر وای لێ بکەی کە ببێ بە بەشێ لە نمایشەکە و لەگەڵ تابێت تا کۆتایی و بتوانانی ئەوەشی کە ئەتەوێ ئەو پەیامی هەتە پێ بگەێنیت. زۆر باشە هەڵبەت جەستە و دەنگ و ئەو وردەکارانە ئیما هەموو ئەمانە دێنە ژوورە بۆ ناو نمایشەکە و کاریگەری زۆر دیاریان هەیە و بەرچاویان هەیە. زۆر باشە وەک لە وێنەکانە بینایی من لە ئێرانە کۆمەڵێت تۆ کەرەستە ئەبینی من بەدەستمەوە بەکاری دێنم کۆمەڵە جل هەیە ئەگۆڕدرێ دیکۆرەکەی پشتەوە بینی بەردەوام ئەگۆڕێ لە دیمەنێکەوە بۆ دیمەنێکی تر. ئەمانە هەموو کاریگەری هەیە بۆی کە تۆ بتوانی بینەر ڕابکێشی سەرنجی ڕابکێشی و بوونی ئەو مۆزیکەشی کە زۆر بە وردەکاری ئیشی تێکرابێ، مۆزیکی خۆماڵی تێبێ تا ڕادەیەک مۆزیکی کاریگەری تێبێ بەسەر بینەرەوە. دەستەکانت خۆش بێ، زۆر بەڕێز مەریوان زەنگەنە دەرهێنەر. سوپاس دەکەم کا لە ستۆدیۆی کەرکووک لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ.